ئەم کاتان باش بەڕێزان. من دکتۆر عەبدولفەتاح حەمەدڕەحیم هەورامیم، پرۆفسۆری یاریدەدەر لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی، پزیشکی پسپۆڕی خۆپاراسی تەندروستی. پێمان خۆش بوو ئەمڕۆ باس لە بابەتێکی ئێجگار گەرم و گرنگ بکەین لە دنیای پزیشکی کە باسکردنی ئەم بابەتە هاوکاتە لەگەڵ هەفتەی جیهانی بۆ بەکارهێنانی کوتان، کەواتە باسەکەمان باسی کوتان و باسی ڤاکسینە. عەزیزان، وەگەزانن یەکێک لە سەرسوڕهێنەرترین دۆزینەوەکانی زانستی پزیشکی بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بریتوو بوو لە دۆزینەوەی پێکوتە و کوتان و ڤاکسینەکان کە بوونە هۆکاری ڕێگریکردن لە نەخۆشیە زۆر کوشندەکانی سەردەم کە بە ساڵانە ملیۆنەها مرۆڤیان لەسەر ڕووی زەمین لەناو ئەبرد بەهۆی نەخۆشیە گوازراوەکان لە ڕێگەی وردبینە زیندەوەرەکانەوە. بۆیە بەکارهێنانی کوتانەکان و دۆزینەوەی کوتانەکان لە تەواوی مێژووی مرۆڤایەتیە یەکێکە لە دەستکەوتە زۆر مەزنەکانی زانستی پزیشکی و دنیای پزیشکی. لەبەرەوەی ئێستا کۆمەڵێک نەخۆشی زۆر کە گەشتونەتە ئاستی کۆنتڕۆڵکردن یا بنەبەرکردنی تەواوەتی لە ڕەگ و ڕیشەوە بەهۆی گرنگی ڤاکسینەکانەوە گەشتون بە پایانە یاخود گەشتون بە ئامانج. لێرەوە پێمان خۆش بوو کە بابەتێکی گرنگی ئەمڕۆی جیهان کە بریتیە لە پەتای کۆڤیدی-19 کە ئەویش دۆزینەوەی چەندین ڤاکسین لەلایەن چەند کۆمپانیایەکی و چەند دامەزراوەیەکی باوەڕپێکراوی جیهانیەوە دیسان مژدەبەخشێکی تر بە مرۆڤایەتی کە لە ئایندەیەکی زۆر نزیکە بەهۆی ئەم کوتانانەوە بتوانین ئەم نەخۆشیە تا ڕادەیەکی زۆر کەم بکرێتەوە تا بگاتە ئاستێک کە بە تەواوەتی مرۆڤایەتی بتوانێت ژیانی لەگەڵا بەڕێ بکە بەبێ ئەوەی ئەو ڕێژە زۆر لە کوشتن لە مردنەی کە هەیە بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێت. لێرەوە پێمان خۆشە ئاماژەیەکی خێرا بین بە کوتانەکانی دژ بە کۆڤیدی-19 بە شێوەیەکی سادە و ساکار بەهۆی ئەو پاشخانە زانستی کە لە دامەزراوە زانستیەکانی سەردەما هەن کۆی ئەو ڤاکسینانەی کە تا ئێستا سەلمێنرا و چەسپێنرا و باوەڕپێکراون دژی کۆڤیدی-19 کاریگەرن بە ڕێژەیەکی زۆر خوازیارین هاوڵاتیانی خۆشەویست. هەر یەکێک لە کوتانەکانیان بەردەستکەوت فرسەتیان بۆ دروست بوو بتوانن لە نزیکترین کاتا ئەو کوتانانە وەربگرن بە دڵنیاییەوە بە ڕێژەیەکی زۆر کاریگەریان هەیە لە کەمکردنەوەی چانسی توشبوون لە پاراستنی ژیانی خۆمان و کەسوکارم و مرۆڤەکاندا بە هیوای ئەوەی دۆزینەوەی ئەم ڤاکسینانە و بەکارهێنانیان ببێتە هۆکارێکی گرنگ بۆ بەزوویی کۆنتڕۆڵکردنی کۆڤیدی-19 لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و شارەکەشماندا. وسپاس بۆ ئێوەش.